بەناوی خودای مەزن و کارلەجێ، ستایش و سەلام و ڕەحمەت بۆ سەروەری مرۆڤایەتی. خۆشەویستانم، باسی ئەم جارەمان بەویستی خوای پەروەردیگار بریتیە لە نەرمونیان بن لەگەڵ تاوانباران. بۆچی دەبێت نەرمونیان بین لەگەڵ تاوانباران؟ ئاخۆ مەبەستیشمان چییە لە نەرمونیانی؟ ئایا بەواتای ئەوە دێ وازیان لێبێنین کە تاوان بکەن، یان ڕێگریان لێ نەکەین لە خراپە و تاوان، یاخود شتێکی ترە جگەلەوەی کە باسمان کرد؟ خۆشەویستانم، پێویستە بزانین کە ئەم تاوانبارە کەسێکە لەگەڵ ئێمەدا دەژیت، بۆی هەیە من بم یان تۆ بیت، ئەکرێت کەسێکی تر بێت. ئەم تاوانبارە پێخلیسکان تووشی کرد، لە ڕێگەی تاوان ئەنجامدانەوە لە بیابانی خەیاڵ سوارەکەی پەشی کەوتووە، لە گێژاوی تاوان نقم بووە. کەسی تاوانبار دڵتەنگ و خەفەتبارە، حەز بە بێبەشبوونێک دەکات، حەز بە نەبوونی ئارامی دەکات، هەروەها نەبوونی داهاتوویەکی پرشەنگدار، هەروەها بێئومێدبوونێکی زۆر. بەڕاستی ئەو پێویستی بە کەسێکە کە دەستی بگرێت بۆ شوێنێک پڕ بێت لە ئارامی، پڕ بێت لە ئومێد، بۆ ئەوەی هەست بە چێژی بەختەوەری بکات کە لە دەستی داوە بەهۆی تاوانەوە. بەڕاستی ئەم تاوانبارە پێویستی بە دەستانێکە کە خاوەن سۆز و میهرەبانی بن، هەروەها کەسانێکی دڵ پڕ لە بەزەیی و ڕەحم، بۆ ئەوەی هەست بەو بەڵایە بکە کە ئەم تاوانبارە تووشی هاتووە لە نەبوونی ورە و هەڵسانەوە جارێکی دیکە. ئێمە مەبەسمان لە نەرمونیانی لەگەڵ تاوانباران ئەوەیە دەریان بهێنین لە دەریای تاریکی و تاوان و دڵتەنگی و لە دەستدانی بەختەوەری بۆ دڵخۆشی و بەختەوەری دنیا و دوا ڕۆژ، هەروەها هەستکردنی بە سنگفراوانی و داهاتوویەکی پرشنگدار بەویستی خوای پەروەردیگار. ئێمە مەبەسمان لە نەرمونیانی لەگەڵ تاوانباران ئەوەیە بە شێوەیەکی جوان ڕێگریان لێ بکەین لە تاوانکردن، فەرمانی خوایان لەسەر جێبەجێ بکەین بەبێ توندی و ڕەقی. کەسی تاوانبار ئەگەر بینیت زەردەخەنەیەک دەکات یان قاقای پێکەنینەتی، ئەوە لە ڕاستیدا ڕادەکات لەو تاریکی کە لە ناخیدا هەیە. لە کاتێکدا خەفەتی دنیا لە ناخیدا کۆبۆتەوە، هەروەکو بڵێ لە دڵی قورسایی و لە سنگی شاخەکانی هەڵگرتووە، دەیەوێت ڕزگاری بێت لە دەستیان کەچی ڕێگای لێون بووە. کەسی تاوانبار دەکرێت خوددا تەوفیقی نەدابێت بۆ ڕێڕاست، بەهۆی کە لە ڕەقی لە بۆچوونی یان شوێن کەوتنی هەوا و ئارەزوو. ئەکرێت کەسێکی دڵنەرم و زۆر خەڵەتاو بێ، واتە زۆر زوو هەڵبخەڵەتێت، و کەسیشی دەست نەکەوت بێت ڕێگای بۆ ڕۆشن بکاتەوە، حەز بە لە دەستدانی بەختەوەری بکات. سەرنجی بدە عەزیزم، دەگریت بەبێ هۆکار، دڵتەنگ و خەفەتبارە ناشزانێ، خەریکە دڵی پارچە پارچە ببێ، هۆکارەکەشی دیار نییە. گەرلێشی بپرسی بۆ، دەڵێت نازانم، بەڵام دەزانن بۆشی ئەم هەموو خەم و خەفەتە هەیە. سوێن بەخوا تاوان و خراپەکاریە وای لێ کردووە. ئیمامی ئیبن عەباس دەفەرمێت ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردیگار لە خۆی و باوکی بێت، چاکە و خێر دەم و چاو دەدرەوشێنێتەوە، دڵ ڕووناک دەکاتەوە، ڕزق و ڕۆزی زیاد دەکات، وەلا شەش بەهێز دەکات. هەروەها خۆشەویستی ئەو کەسە دەخاتە دڵی مرۆڤەکان. هەروەها تاوان دەم و چاو ڕەش دەکات، دڵ تاریک دەکات، ڕزق و ماڵ کەم دەکات، لاشە تەمبەڵ دەکات، خەڵکیش ڕقیان لێتی. هەندێک لە تاوانباران ئومێدی زۆر لا ڕێی کردوون، یان لێ خۆشبوونی خوا و زۆری ڕەحمەت و بەزەی خوا وای لێ کردو وازە تاوان ناهێنن، تاوای لێ هاتووە، تاوان و خراپەکاری کۆت و زنجیریانی کردوون و ئابلۆقەی داون، دەیانەوێت ڕزگاریان بێت. ئیمامی حەسەنی بەسری بە ڕەحمەت بێ دەفەرمێت هەندێک لە خەڵکی دڵنیایی لێ خۆشبوونی خوا وای لێ کردوون، لە دنیا دەرچوون بێ ئەوەی پەشیمان ببنەوە تەوبە بکەن لە تاوانەکانیان. پیاوچاکێک دەڵێت ئەگەر کەسێک وتی گومانی باش بە پەروەردیگار دەبم، درۆی کرد، چونکە گەر گومانی چاکی ببردایە ئەوە کاری چاکی دەکرد. و یەحیا کوڕی موعاذ بە ڕەحمەت بێ دەفەرمێت بەڕاستی ئەوەی بۆتە بەربەست لە بەردەم تەوبەکردنی خەڵکی ئومێدی زۆرە. ئەی کەسی تاوانبار، تەمەنت بەڕێ کرد لە گاڵتە و گەپ و کەچی کەسانی تر ئەوەی مەبەستیان بوو بەدەستیان هێنا، تۆش لێی دووری. کەسانی تر لەسەر ڕێڕاستەکەن کەچی تۆ لە تاوان و خراپەیە ڕووچۆیت. گوێ بگرە، ئاخۆ تۆ بڵێ کەی بڵێن فڵان تەوبەی کرد و بوو بە کەسێکی چاکەکار. ئای چەند کاتێکی دڵخۆشکەرە ئەگەر سەرنجێک بدەیتەوە ژیانی تەوبەکاران و ئەو کەسانەی لە دواڕۆژ و دۆزەخ دەترسن، بیلبیلەی چاویان کردوتە نوێژ و خۆپاک ڕاگرتن لە تاوان و لە خواترسی.
کەچی بێباشەکان گەنجێتیان لە شەهوەت و هەوا و ئارەزوو بەڕێکرد، پیرێتیش لە ئومێدێکی بێ بنەما. ئەی کەسی تاوانبار، نەسوودت لە گەنجێتی بینی و نە لە پیریش گەڕایتەوە. ئای چۆن لە دەستدا گەنجێتی و پیری. ئەی کەسی تاوانبار، نەکەی تاوان بە بچووک بزانیت، چونکە یەکێکە لە هۆکاری لە ناوچوون و سووربوون و بەردەوامبوون لەسەر گوناه. تاوای لێدێت مرۆڤ تاوان لە دوای تاوان ئەنجام دەدات تا پەروەردگار لێی تووڕە دەبێت و دڵی ڕەش دەبێت و خوداش تەوبەی بۆ ئاسان ناکات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی وریابن لە تاوانی بچووک، چونکە ئەو تاوانە کۆ دەبێتەوە لەو کەسەدا تاوەکو بە هیلاکی دەبات. ئیمامی ئیبن مەسعود خدا لێ ڕازی بێت دەفەرمێت کەسی بڕوادار تاوانەکان وا دەبینێت هەر وەکو بڵێ لەژێر شاخێکدایە دەترسێت بەسەریدا بڕوخێت، بەڵام کەسی خراپەکار تاوانەکانی وا دەبینێت هەر وەکو بڵێ مێشولەیەکە بەلای لوتی تێپەڕی و لەسەری لادا. هۆکارەکەشی ئەوەیە دڵی بڕوادار ڕووناکە، ئەگەر زانی شتێکەیە پێچەوانەی ئەو ڕووناکیە و دڵی تاریک دەکا خۆی لێ دەپارێزێت، بۆیە لە خوا دەترسێت و کاری چاک بەکەم دەزانێت و تاوانی بچووکیش بە گەورە سیر دەکات. بەڵام تاوانبار تاوانەکانی بە بچووک سیر دەکا و هەر وەکو بڵێ وا گومان دەبات ئەم تاوانانە هیچ زیانێکیان نییە بۆی. بۆیە هەر کەسێک ترسی لە تاوان نەبوو نیشانەی بەدبەختی و خراپەکاری ئەو کەسەیە. بۆی هەیە ئەم تاوانە بچووکانە وا لە خاوەنەکەی بکات، بەردەوام بێت لەسەری و ببێتە ڕێگر لە تۆبەکردنی، تاوای لێدێت مۆر لە دڵی دەدرێت. بۆیە خۆشەویستانم مەڵێن ئەم تاوانە بچووکە، بۆی هەیە ئەمە هۆکاری ناوچوونت بێت تا زووە با بە خۆماندا بچینەوە واز لە تاوان بهێنین. خوای گەورە لە من و ئێوەش خۆش بێت.